وڵام من دوورترین یادوارەکانم دەگەڕێتەوە بۆ 28 ساڵ لەمەوبەر 28 ساڵ لەمەوبەر خۆشترین یادگاریم هەیە بەڵام 28 ساڵیشە ناخۆشترین یادگاریم هەیە تێدەگەی سەڵێ بوونی 28 ساڵ خۆشترین یادگاری دەستپێکی ژیانی سۆزداری بەڵام 28 ساڵیشە ناخۆشترین یادگاریم هەیە چونکە زۆر زەحمەت و ناڕەحەتیم بینی ئەمن ئەو باسم زۆر جار گوتومە ئەو باسە لە نێوان من و خودای گەورەیە دایکی ڕەحمەتیم بەو کە سەرەسەری نایەوە پێم نەگوت بەس دنیام لەو دنیا لە لای خودای گەورە چکە لە بازاری خودای گەورە ئەو نەعەدالەتیە نییە ئێستا دەیبین نەعەدالەتی لە هەموو شتێک بەڵام لە بازاری خودای گەورە ئەو نەعەدالەتیە نییە من دڵنیام خودای گەورە قەرەبۆی ئەو زوڵمەم بۆ دەکاتەوە لەو دنیا بە دڵنیایەوە لە جاران زۆر زیاتر چکە بیری نەکەم ڕازگۆ نەبوویمە لە عیشقەکەم ئەگە بیری نەکەم من زۆر جار گوتومە ئەگەر 90 ساڵیش بێ بەس ئەوم دەوێت بەس 90 ساڵ بۆی ئەو 90 ساڵ لای من 9 ساڵ بێ یان 19 ساڵ بێ یان 29 ساڵ بێ ئەبەت هەموو ئەفرەتی دنیا بە خوشکودایش خۆم دەزانم ئاساییە من ڕۆژانە زۆر جار من بەڕاشکاوی دەڵێم لەو تەمەنە کە خژی سەرم هیچی نەماوە هەمووش پێ بوو ینی داوداو نەبێ تاڵتاڵ نەبێ ڕەشە ئەگەرنا دەیان جار ینی وەکو بڵێ لە دەرگایی دڵم دەدرێ بەڵام من هیچم پێ نەماوە بیبەخشم هیچم پێ نەماوە بیدەم بەڕاستگۆیش دەڵێم و شەرمیش ناکەم ئیسا کە هیچی پێ نەبێ ناتوانێت شتێک بەخشی فاقد الشيء لا يعطي عرب دڵێ ینی ئەوی ناتوانێت بەڕاستی هیچ پێ زۆر زەحمەت قەت بیرم لێ نەکردەوە نهائیان بیرم لێ نەکردەوە پێش فترەیەک یەک زۆر حەولیدا و زۆر پەیوەندی پێوەکردم لە دەرەوەی وڵات لە شوێنێکی زۆر دوور ینی پاش فتەیە گوتم ئەتۆ مەبەستە چییە گوتیوەڵە گوتم ئەوە بورە ئەوە لە دەرەوەی باز نییە ئەو ژمارەی داوات کردەوە بەردەست نییە بۆ ئەو مەسەلە ئەوە ینی زۆر ئلحای کرد گوتم ئەخر ئەوە مەوزوعە زۆر دوورە لە ژیانی من ئەمن بەختەوەر دەکەم من گوتم ئەمن میکانە هەزار کەسە بێ بەڵام من بەختەوەر نابم چونکە من ناتوانم لەگەڵ یەکێک بژیم خۆشم نەوێ زەحمەتە ژیان بێ خۆشەویستی مانای نییە باوەڕم بەو مستەلاحە نەبووە ئەو ئاڕە و ئەو ئاڕێتر هیچ ناتوە من پێم مرۆڤ زۆر پیرۆزە زۆر گەورەیە بە تایبەتی ئافرەت پیرۆزترین بوونەوە لای من وەکو جەلال پەرێشان کە خودای گەورە پێشکەشی بە مرۆڤاتی کرد بێ ئافرەتە جا من قەت دڵم ناتوە بە یەکێک بڵێ بەو شێوازەی کە تۆ پرسیار دەکەی زۆر ئاسایی بووە بەڵام نەک بە کەسم گوتووە نەکەسیش بە منی گوتووە چونکە ئەمن یەک کەس بە من دەڵێن ئەمش بە خەڵک گوتووە بەس ئەو خۆشەویستە جودایە لەگەڵ ئەو خۆشەویستی من باسی دەکەم ئەو خۆشەویستی خاک و نیشتیمان و دایک و ئافرەتێک زۆر ئاسی ئێستا مندایان ئافرەتی برادرم هەیە برادریش ئاساینە وەکو من و تۆ ڕۆژانە بەیەکەوەین کار دەکەین دەچین دێین ئیشەکانمان بێکەوە ئیشمان بێکەوە نییە ئیش یەکێکە ئیشی ئەوی ترە بەڵام ئەو خۆشەویستێ نییە پێی بڵێ منە مرۆڤ بەڵام زۆر ئاسایی وەکو مرۆڤێک خۆشەویست چونکە من لای من مرۆڤ زۆر پیرۆ گوتم وەکو مرۆڤ هەموو جار دەڵێم من ئینسانم بەر لەوەی موسڵمان بم زۆر گرنگە تۆ ئینسان بی کە ئینسان بووی دەتوانانی خزمەتی مەسیحیەت و یەزیدی و یەهودی و موسڵمان و هەموو کەسێک بکەی ئەمە دەیان ینی هەیە ئێستا بۆ وارە پێشەوەی بێم یەک تەلەفۆنی وکرد دەڵێت تۆ وەڵای گوتم ببوورە ناگوتم وڵی ببوورە ئەتۆ عەزیزی گەورەی بەڵام تۆ پێ دەڵم زۆر زیات تۆ بیر لێ چێشتر کۆ دوای پێ دەڵم تۆ تەمەنت چەندە زۆر زیات دەڵێت تۆ 20 ساڵ 90 ساڵ 23 ساڵ ینی ئەو ڕۆژە برادران دەزاری کاک دەزار لەگەڵمە یەک لە شوێنێکی زۆر دوورات بوو بە کۆمەڵێک دیاریەوە و چەند دیاری بۆ هێنابم گوتم وڵی بەس ئەگەر ئەو دیارە لەسەرم ئەمن تۆ گەورەی بەڵام ئەگەر بە ئەو مۆزوعانە بێ ئەمن تۆ لەوەی زۆر گەورەتی بەڵام ئەمن ئەو مۆزوعە لای من کۆتایی پێاتوە ڕۆژناک لە ڕۆژنامەیەک نووسرا بوو جەلال پەرێشان و حەفت پیشە خودی سەرۆکی حکوومەت کاک نەسیمە بەمنی گوت دەزانی جەلال سفرەکەیان لەبیر کردیە گوتم بۆ گوتی تو هەفتە مەرد کاوە هەفتی چی ینی بووە نوکتە ئەبجا تو بۆ هەیە ئەمن لە زۆر مەجار کارم کرد بێت وەختێک ئەمن کارم دەکرد ئیمکانە تۆ لە تەمەنێکی گچکەدابی ئەو برادران ئێستا لە دواوی کامیلە لەگەڵ تۆن لە تەمەنێک دابن ئەو کات ڕاگەاندن لاو ئێمە بەڕاستی دەتوانم بڵێم هەم هونەر ئەمن دایکی ڕەحمەتیم نەبێ زۆر شت لەو فێر بووم فێری کردم چۆن حەیران دەڵێن فێری کردم چۆن پرسیاری مەتەڵ و شتی کوردەواری یعنی زۆر شتی دەزانی ینی دەتوانم بڵێم یەک گەنجی نەبوو لەو شتانە بەڵام باوکی ڕەحمەتی هەموو جار دەگوتم کاکە تۆ حیامەت بدێت چێ گۆرای دەڵێت چێ ئەو دەپەڕی لە تەلەڤیزیۆنی کاکە دەگوت بڵێ بڕێک بە معقولی برێ بۆستە گوتم ناتوانم بۆست یاجا ینی ئەو شتانە لە کاتێک ئەمە کارمان دەکرد کۆمەڵێک بین بە 50 بێردرای گۆرانی بە باگراوندێکی خەفیف بەڵام گواستنەوە یاری هەموو ژیانمە کە یەک یاری دەگوازمەوە کە دەڵم دانیشە کەریم تەواوە کەریم بسوڕێ کەریم
ئەگەر لە منمە کەریم شتێکم بە بادەمدایە کەریم بە قوربادم کەریم خەڵکی لێر چاوەڕێتە ئەبغا بزانە هەموو دنیا ئیمنە یەک شتی زۆر ئەوەت بۆ برێم لەسەر ئەوە لکیبی فەڕەنسی یەک لە گۆڤارە سەرکەوتەکانی ئەوروپا نووسی بووی بێژەرێکی کورت هەیە ئەوەندەی ئەو خزمەتی کەریم و فەڕەنسای کردووە ڕۆژنامەنووسەکانی فەڕەنسا ئەوەندە خزمەتیان نەکردو علی بابەتێکی زۆر بە پێزی نووسی بە سەریقی نووسی گوتووی دەبێ حکوومەتی فەڕەنسا ڕێز دێ بنێ ئێمە لە وڵاتی خۆمان خەڵکی تێلەفۆن دەک فەرموو لێ ئەو تەقیمە لێرە دەڵێ کورەکە کە مێشکت بردین کورەکە کەت بۆ ئەوەندە بۆ ئەوەندە ئیزعاجی بە من دەڵێ ئەمیش دەڵێم وەڵڵی ئەوە سیفاتی منە بەو شێوازە دەگوازمەوە تۆ ڕازی سەیری کە ڕازینە بیگۆڕە کۆنتڕۆڵە والله الحەمدولله ئەگە سەرمایە هەبی لە هەر جێیەک بیتن لە ماڵ بی لە باغ بی لە هەر شوێنێک بیتن گەردەنی هەموو کورد ئازابێ بۆ خۆی بە وەخت خۆشی دیان گوتە من کاکە دەنەوە پێنج بوچەیە گوتم کاکە چارەکەی دی لە چێە وەڵڵا بۆ خۆتان بی هەموو جار گوتومە یەک عەرزەمە گرتووە کۆ معالەمە وەڵڵا باوەڕ دەکەی چەند ساڵە 18 ساڵە وەرم گرتووە هەتا ئێستا شوێنەکەی منێت تووە چۆن بینیوە جارێک ئەوە ڕدمێ گوتیان وەڵڵا بەس ئەو عەرزەمە هەمووی تەخانی گوتیان ئەوە ئەوکەی تۆیە نازانم ڕقەمەکەشی چەندە چۆن وچ یانی وەرشێ لێرەکە بڕسمەگە سەر لە ژوورەکەم درراوە ئەو کات کە هەولێر یەکەم بوو لەسەر ئاستی عێراق تەکریم کراین لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانە ئەو کات لەو کاتەوە هەرچی تر بەنای من هەیە لە وڵاتە لە خانی و لە عەرزە و لە هەمووی گەردەنی ئەو حکوومەتە و ئەو ملەتە ئازابێ بۆ خۆی بیفرۆشی بەو کۆچەنە وەختەدایە چاوی بینە لە من لێڵ بوو بێتۆ وێڵ و سەرگەردانم ئەسۆی ژینم لێ تاریک بوو خۆشترین وشای سەر لێوەکەم دوای کۆچی تۆ لێم حەرام بوو ئەیدایە گیان خۆشەویستم بلیمە تو خۆنەویستم ماوەیەکە دەنجی ڕۆڵە و لای لایە لە گوێم نابیستم ئەوەم بۆ دایکم نووسیوە ئەمە ئەگە مەسەلەی حیزباتی بە هەموو جار گوتومە بەخوا حیزباتی ناکەم من زۆر جار گوتومە من کەسایەتی بارزانی مستەفا چکە پیاوێکی خواناس و پاک بووە بۆ کورد کەسایەتی ئەو پیاوە کاریگەر لەسەر من هەیە دیسان دەڵێمەوە ئەوە خەڵک هەموو جێ دەبێت تەحەدا دەکەم لە یەک ڕێکخراوی پارتی ناوی من هەبێ یەک ڕێکخراو وەکو تەنزیم یەک ڕێکخراو ناوی من هەبێ محاسبە بکەنەوە یەک ڕێکخراوی پارتی وەکو تەنزیم هەموو جار گوتومە بەعلەنی دەڵێم من پارتیاتی ناکەم من دەروێشی ئەو پیاوە دەروێشاتی زۆر جودارەکە حیزباتی ناکەم چکە خۆش نییە حیزباتی بەو شێوازەی ئەو خەڵکە دێ ئەمن نایکەم من دیسا دەڵێمەوە کەسایەتی ئەو پیاوە پاک و ڕاستە وەختێک ئەو یعنی حکمی کردووە شۆڕشی کردووە ڕازگۆی پاشی لەو پیاوە لە ڕادەبەدەرە بەڕاستی ئەو من دیسا دەڵێمەوە ئەگە بە حیزبی ئیسلامی بێ حیزبی ئیسلامیش نابێ حیزبی ئیسلامی هەبێت چکە ئەمە هەمومان یەک خودایە یەک پێغەمبەرە یەک قورئانەیە دەبێ هەمومان پابەند بین بەڵام وەرە چۆن چەند حیزبەیە پابەندی ئەوشتان دەبێتن نەخێر ئەگەر ئەوێت دەبێ هەمومان بەیەکەوە بژین بەڵام نییە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله طبعا مش زي مقاماتي شم ئەمن ئەو بە مقام ڕستە بانگدەم ڕۆژێک بە سەبا بانگدەم ڕۆژێک بە بەیات ڕۆژێک بە نەهاوەند ڕۆژێک بە یعنی ئەمن بە سێگا چکە دراسی مقاماتم خوێندووە بۆیە گرنگە میسان بتوانێت دراسی مقامات بەو شێوە فەنیە بۆی خەڵک تامی لە بانگەکە بینی ئەگەر نا خەڵک تام وەرناگەی زۆر گرنگە ئەوەی بانگ دەدا ئەوی قورئان دەخوێنی دراسی مقامات دێ زۆر جارەیە لە شوێنێک بێت دەرەکەکە و عیب ناکە باسی مقامات کە کودێ کفرە ئەگەر دراسی مقامات ئەگەر مقامات شارەزانە بی گوناح قورئان بخوێنی یاخود بانگ دەی بەخوای لە ژیانی لەم گوتووە گۆران ئەو ئەرشیفانە هەمووی ماوە دڵنیابە بە زمانی سەدام جودایە گۆرانی بۆ سەدام گوتووە یان زمانی سەدام هەموومان گۆرانیمان گوتووە هەموو گۆرانی بێژەکانی کوردستان هەموومان گۆرانیمان گوتووە وەڵڵا ڕسمەی سەدامی گەوران لە پشت بە هەڵدەواسی گۆرانیشمان دەگوت بەڵام چم گوتیە لە ژیانی خۆم ئەوەندەی گۆرانی گوت هەتان ئەمن لە هەفتاوە هاتم وەکو کۆڕس هەشتاویە گۆرانی یەکەم تۆمار کردووە شعرێکی ئەحمەد هەردیە 16 ساڵ چاوەڕوانی دوێنێ لە تەگنەمانی سوورایی خۆرنشینە کەشەو هێواشی هەشتا و سێ هەندە گۆرانی تر کۆڕز و گۆرانیشکەم تەزیکردی محەممەدی ماملێ نەکەینە بێ دواتر
ئەتا گەشتینە ئینتیفازا هەر ئەو گۆرانی فۆلکلۆرێمان دەگۆ هەموو ئەرچیفەکانی ژماوە بەڵام دیسان دەڵێ بۆ زمانی سەدام گۆرانی وتە بەڵام ڕسمان ئاسایی زۆر ڕسمی سەدام لە پشتمان باگراون بووە بەڵام یەک گۆرانیمان بۆ سەدام نەگوتو یەک گۆرانی لە زاکۆ لە مووسڵی خۆز کۆمەڵک تەڵێبەی سلێمانی و هەولێر و هەڵەبجە لە گەرما بوو بەس پێیان جێ ڕۆبرێ وەکو جەلا پەرێشان گۆرانی دەگوت چ دەقەومە ئەو کات بۆ بارزانی دەڵێم بۆ بارزانی نەمر گوتومە و هەر دەژڵێم هەر دەڵێم دیسان ناو دوو قەوسان بۆ بارزانی نەمر گوتومە و هەر دەژڵێم بەڵام بۆ کشتر نا کەریم بووتە مارکە ئێستا بەڕاستی یای تەسەور کرد لە کاتی هەڵبژارنیش گوتم لەسەر مەسرح سەلام گوتم سڵاو لە کەریمەکان دەچوە شێ دەبووە دان گوتم بەخێر بێ کەریم باوەڕ دەکە ڕۆژێک وان زای نام گۆڕێ چوو دایرەشی کابرا دیارە تەماشای تۆپای نەدەکرد کات چاچکات گوتی کەریم چای دەخۆیان قاوە گوتم لەوە نای خۆت گۆڕێ گوتم ناوەڵە گوتم گوتی لۆ دەرەکەین گوتم تەماشای یاری دەکەی گوتی ناوەڵە گوتم دەتویست مادەم نازانم مۆزوع چییە مەسەلەی کەریمی بوویتە مارکە یعنی ئەوە شتەکە هاتوو ئێستا خۆش بە بەڕاستی ئەوجا کەریم مەسەلە ئەوە نییە مەسەن بلان باشترین یاریزانی جیهان بێ ئەگە من بەو ئەو بێ من لای من ئێستا باشترین لاعیبی یاریزانی جیهانە لە بەرشتۆنەیە من خۆ هەنداری ڕیالم بەڵام مەسەلەی کەریم بوویتە مارکە ینی شەو هەیە من یاری یۆڤانتس دەگواست بۆ باسی کەریم دەکەم یاری بایر میونخ باسی کەریم دەکەم یاری بەرشتۆنەی باسی کەریم دەکەم ینی شتەکە تێکەڵ بۆ لەگەڵ ژیانم ناتوانم دەستبەرداری کەریم بم لە کاتی هەڵبژارنیش گوتم 13000 کەریم هەیە لە هەولێرە بەس کەریم بەکات دەگەم دەیە دەرچوومە بە نفوس 13000 کەریم هەیە بۆ یەک فەوزا لە قاعی ینی ئەوەشم گوتووە ئەوە 32 ساڵ ئەو نازداوم هەیە 32 ساڵ کەش پرسن وەڵامەکە نییە چونکە لەو دنیا جواب دەدەمەوە ماسی بێتەڕەدود لەگەر مریشکی کوردەواری بەس بە کوردی قسەی بکەم هەموو گۆڕانی بێژەکان لام زۆر خۆشەویستم بەڵام بە تایبەتی عەدنا کەریم و بەهجەت یەحیا و زەکەریا و کەمال محەممەد زۆر جێڕا دەکەم کەمال محەممەد بەخۆم خۆشتر دەوێت تۆ لەژێر کۆنتڕۆلی کەریم زیبا دەگەرێتەوە ناوەڕاستی یاریگە گۆڕیانی بۆ ڕۆناڵدۆ CR7 بۆ بێل دەگەرێتەوە ناوەڕاستی یاریگە جارێکی گۆڕیاری بۆ مۆدریچ لۆکا مۆدریچ هەموو مەدریدەکە چاوەڕێی تۆرە خولە چێشتا لۆکا مۆدریچ لۆکا لێ گۆڕانی بێژە لێرە گۆڵی ڕیال تۆمار دەکە هیچ فەرقی نییە میم لۆکەیە گۆڵی یەکەم و پیرۆزە لە ڕیال بای بای سپاس بۆ ئێوە